بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کەوالەوەی یەکێک لە تاوانە گەورەکان ئەوەیە کەوا کەسێک جنێو بە دایک و باوکی خۆی بدات. هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێغەمبەریان فەرموو: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن کەسێک جنێو بە دایک و باوکی خۆی دەدات؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیانی فەرموو: کەسێک جنێو بە دایک و باوکی کەسێک دەدات، ئەویش لە بەرامبەردا جنێو بە دایک و باوکی ئەو دەداتەوە. ئەمە یەکێکە لە تاوانە گەورەکان، کەواتە کەسەکە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جنێو بە دایک و باوکی ئەو بدرێت. السلام علیکم ورحمة الله وبرکاته.